سلااوڕێیان لەم ڤیددیۆدا باسیەوە دەکەم چۆن بتوانین سایزی ئەڕێی بەدەست بهێنین بە شێوەی داینامیک. لە ڤیددیۆکەی پێشتردا کاو باسی ئەڕێمان کرد بە بڵین باسی فۆرلوپمان کرد هەموو جۆرەکانی فڕلوپم باس کرد و لە کۆتاییدا ئەڕێکمان دروست کرد و بۆتۆم بۆ شێوازە توانین سایزەکە دەربێنین. بەڵام ئەوی کاو بەکارمێهێنا ئەوە لە بۆ حاڵەتێک دەبێگرات و ئەڕێەکە جۆرەکەی سترینگ بێت ئەو کات ئەو کێشەیەمان نابێت. واتە چۆن مەبەستم لەوەیە بەبێن نمونەیەک تاقی بکەنەوەی جوان وازە بێت. مەسەلەن ئەڕەیەکم هەیە سترینگە بۆ منە نیمز بۆ شێوازە مەسەلەن سایزەکە دیاری ناکەم لە نرخەکانی پێک دەدەم یاخ سایزەکەش دیاریکەم فەرقی نییە. لێرانە مەسەلەن دەڵێم کۆمەڵە ناوێک ئەحمەد وەروە بۆ منە ئێلمنتێکی تریش مەسەلەن دانا. ئێستا گەر ویتمان ئەو بمانی ئەو ڕێە تەبعکەین ئەوە فۆڕک دەکەینەوە دەڵێن ئینتی ئای یەکسانە بە سفر وای بەرداوام دەبێت تاوکچی منوتم ئێستا بێگوماگە بە ستاتیک سێ دەنووسم سێ ئەلیمنتەوەیانە لە ڕێیەکەی بەڵام گوتم بەڵام گەبتەی خۆی زیادکەوە شوی داینامیک ئەگەر سترینگ بۆ تو مشکلت نیەتانی بڵێ نەیمس پاشان دواتر لێنث پراپەرتی لێنث بەکاربیێنی باشە. واروەها لێرانە دەتوانی ئای پلس بکەین واگەر ویستمان تەبعی بکەین دەڵێن نێمس ئای ئەگە لە تەنیشێک بیان لاینێکی نوێ بمەسن لاینێکی نوێ ئەند لاینێکی دەکەم لە هەر ئای ترێشنێکدا بزەوت بۆ شێوازەما کرد. ئێستاگە سەیری بکەین ئاوتپوتەکە دەبینین بزانە هەرسێک پێکە زەحمەتدا هەرسێکی تەبا کرد بزانە ئەوە سوختە ئەو پراپەردیە تانی بەکاربیێنی مشکلت نابێگەر هاتوو زۆری ڕێەکە زۆرەکەی سترینگ بوو ئەگە زۆرەکەی سترینگ بوو هیچ مشکلت نییە. ڕاوەندێکە زۆرەکەی سترینگ نەوە کات ناتوانانی بەکاربین چکە لێنث لە بۆ سترینجە لێنثی سترینگەکەت لە بۆ دەگرێنەوە تایپەکەی ئەڕێی یاخود ڤارەبڵێکی ئاسایی بوو ئەو کات ئەگەر ڤارەبڵ بوو ڤارەبڵێکی ئاسایی وەڕێ نەبوو ژمارە کارێکدەرەکانی سترینگەکە لە بۆ دەگەڕێنەوە. بەڵام ئەگەر ئەڕێی بوو ئەڕێی زۆری سترینگ بوو کاتە ژمارە ئلیمنتەکان بەڵام ئەگەر جۆرەشکە بوو مەسەل ئیند بوو فلۆت بوو یان دەبڵ وەڕێەکە ئەو کات لە بۆ ناگەڕێنەوە. دەتوانین نەجاتی سایز لە بۆ سترینگ یا بە بڵێن سترینگەکە چ ڤارەبڵی ئاسایی یاخود چ ئەڕێی سترینگ بی توانی جاتی لێنث توانی سایزی بەکاربیێنی ئەویش بزەبت هەمان ئیشت لە بۆ دەکار دیشەمە کویەکن. بەڵام ئەگەر بێت و ئەمن ئێستا جۆرەکەی بگۆڕە مەسەلەن گەستا ئینتیجەربی بۆ شازە ئەگەر ئینتیجەربی و ئەوانە مەسەلەن بە ژمارە داخلکەین لە جیاتی وانە جاتی ئەحمەد لە جیاتی دانا ئەگەر کۆمەڵە ژمارەیەک بن بزانە ژمارەی تریش 4 5 دەگە بێت ڕەنی بکەین بزانە ئیرۆرمان دەداتێ دەرێتن ئەوە لە بۆی بەکار نایەتن و لەبرەوەی ئەتو نێمت بەکاری نایە ئەوە لە بۆ ئەگە جۆرەکەی سترینگ بوو ئەدی باشە چ بکەین شتێک بەکار بینین لە بۆ هەمان ئیش بکاتن هیچ مشکلەی نەبیتن. ئەو کات لە بۆەوەی ئەو شتەی بکەین بمانەیە سایزی ئەڕێی بەدەستبینین ئەوجا سایزی ئەڕێەکەی هەر با بڵین زۆری ئەڕێکی هەر جۆرەك بی وە سایزەکەی بەدەستبینین واتە بێز ناکات جارە و مێثۆدێک شتێک بەکاربین لە بۆ ئەڕێەکەی یەک شت بزانین ئەو کات دەتوانین سوود لە شتێکی وەگەری مەسەر ئەمن دێم سایزی ئەڕێەکەی لەم ڤارەبڵ خەزنەکەم مثلەن بەناوی سایز ئەگە بمەوێ سایزی ئەڕێ بەدەستبینم بەس پێشەنجێ بە ئەوەی بکەینە کۆمنت و هەلێتان تێکنێچێ لێرانە دێم چ دەکەم لێران لە جاتی بڵێم نێمس ئەڕۆوی سایزی بکەم دەڵێم چی دەڵێم سایزە فانکشنەکەم هەیە بە ناوی سایزف ئەوە سایزم لە بۆ دەردنی سایزی نێمی سایزی تاوی ئەڕێەکەی وەگرم کەوا زۆر دەکا کە دەربە دابەشی چ بکەم دابشی یەکێک لە ئلیمنتەکانی ئەڕێەکەی وەرگرم سایزف فانکشنی سایزف دووبارە یەکە لە ئلیمنتەکانی ئەڕێ دایمە ئلیمنتەکەم وەگر کەواتە نێمس سفر ئیندێکسی سفری بدێ کەواتە سایزف فانکشنی سایزف لە سەتای ئەڕێەکەی بەکاردێنم دابشی سایزف یەکێک لە ئلیمنتەکانی ڕێ دەکەم گەرەشتم کرد ڕۆدەدا ئەو کات سایزی ئلیمنتەکانی ڕێکەم دەگرێتەوە سایزەکەی چەندە ئێستا 5 بەدانی مەگلۆ خۆ دیکە 6 هەفتیش مشکلێنم کاتێک لە بۆ دەردێنی بەو ناوعیتانی ئیشەکەی بکەین ئێستاگە بێت و سێری بکەین بزانە هەمووی لە بۆ تەباکردین بەوێ پێ بڵێم ئلیمنت زیادکە بە کەیف خۆت بیکە 6 بیکە 7 هیچ مشکلەمان نابیتن بزانە باشە و ئەگەر بێت و چی بکەین بابین لە جاتی ئەوەی
بۆ شازە بەکاربیین لێرانە چکەنا فۆڕەکەی زۆر درێژ کردیا و باشە لە بۆ خۆت وارە بەش دروستکە مەسەن بناوی سایز of names بناوی سایز of names یان تەنها سایز بە کەیف خۆت یان سایز یاڕی دواتر وەرە ئەوی لێرە بەکاربینە ئەو سایز کەوا لێرە بەکارمانهێنا ئێستا کە سێریکەین لێرانە لە جاتیەوەی ئەو ستیتمنتە درێژەی بنووسم ڕاستە خۆ تەنها دەنووسم سایز ئێستاکە و فۆڕی شازە بوو سیمیکۆڵن ئێستا گەر بێت و ڕەنی بکەینەوە وەکو دەبینین هیچ مشکل لەمان نابی هەمان شت ئەنجام دەدەبزانە ئێستاەوە داینەمیکە هیچ مشکلی نییە بابین ئەگەر بێت و جۆری ڕێەکە بگۆڕین واتە بۆ نوێندەیکەم بە سترینگ ئەگەر بکەینە سترینگ بە مەسەرەن یەک دوو ئەلمەند بنووسین زانین هیچ مشکلی دەبیان نا وەرە ئەحمەد ئێستا سێریکەین بەبێ مشکلە هەر یەک لە ئێلمەنتەکانی ئەوە کرد بزانە سترینگە ئەو جە دەبڵ بهشتێک بیست مشکلێنێتەوە بەکارینەیە تا بۆ شێوازێتانی سایزی ئاڕێ وەگری بە شێوی داینامیک چکە زۆر جاران ئیشت پێات و بە پاتە پشت نەبەستی بەڵین ڕێکە فکسبی لەوانێت لێک لە شوێنەکان زیادیکەی فەکشنەکە بەکاربنی ئێلمەنتەکەی زیادکەی بە سی دەتوانی زیادیکەی یا هەرێک لە ئیشانە بکەی ئەو کات پێویستت بۆ بدەبی کاوتۆم توانی بە شێویشی داینامیک بەخۆ بە شێوەی ڕەن تایم سایزی ڕێەکەی بەدەستبینی ئەوەش بریتی و وڵات سۆنەتی بەدەستێنانی سازی ڕێ لە C++دا